لەگەڵ نزیک بوونەوە لە جەژنی پیرۆزی ڕەمەزان بازاڕەکانی کەرکووک گەرم و گوڕیان تێکەوتووە. ئەمانەوە بزانین ڕەوشی بازار لەم شارەدا چۆنە. وڵی خۆی جژنی ڕەمەزان و جژنی قوربان بۆنەیەکی پیرۆز و هەموو کەس دڵی خۆشە بەو بۆنەیە. بەڵام لێرە یعنی خەڵک زیاتر بۆ ئەم ساڵ ئەوەنە ئامادەکاری نەکرا و ڕاستە ئامادەکاریمان کردووە بەس بەو شێوەیە نیەکە وەکو ساڵان بێ لەبەرەوەی ئەم منعی تەجەولەیان کردووە بۆ دەڕۆژیش هەر زۆر زۆرە. ئەم ساڵەکە ڕاستی وەکو ساڵەکانی پێشوو نییە. چەند سەبەبێک هەیە یەکێ لەوانە ئەوەیەکەوە کۆڕۆنا و منع تەجەولە شتانە خەڵک تۆزێ لە شتکڕین ساردا دووش نرخەکان بەرزە بەڕاستیانی ئەوەش لە دەسڵاتێمیان نییە دۆلار خۆی بەرزۆ بووە بۆتە هۆی ئەوەی کەوا شتەکان بەرز بێ و خەڵک دڵی خۆش نییە بەڕاستی خەڵک پاڵ دڵی خۆشە هەر شت ناگەڕ بەس دێتە باس سێر ئەکا و ئەگەڕێتەوە خەڵک زۆر بێزارە منە تەجەولە خەڵکی زۆر بێزارکردەوە بەڕاستی خەڵک زۆر بێزارە هیچ ناگرن هەر تێدە بازە سێریەکە و ئەگەڕێتەوە. ئەوەتە سێرم بازارە بەرە دێژنەیە وەرە سێرم بازارە سێ بازارڕایی تریکە خەڵکی ڕۆسیە سلێمانی هەولێر کە چەنە بازارەکەی پاک و تەمیز خۆش خەڵک بە دڵخۆشی و ڕاشتەکڕێت لەم کەرکووکە هیچ ژیانێکیتیان نییە خەڵک بە تا ڕاشتەکەش بکرێت بۆ ماڵ مناڵەکەی دڵی خۆشکە بازار هیچ باش نییە وەرە من لەبانەوە تەکسیەکەمە یەک تەکسیم نەکردووە بەیانی لە ساعت 6 بەیانی هاتمەتە دەرە بەخۆ یەک تەکسیم نەکردەوە تەکسیەکەمە تا بەیانی لەبانەوە وەستاوە تا ئەو تەکسیەکەم. کەرکووک جێگای پیا و فەقیر بوو بەڵام ئێستا بینی بە هەموو نەتەوەیەکەوە سیرەکەی دڵی خۆش نییە لە بەس لەبەرەوەی ئەو نەریتە کاڵ نەبێتەوە دێ بۆ بازاری و لە شتێکڕێ بۆ مناڵەکانی ئەگەرنا ئەوەنەی پێیەکە دوو جلی 10,000 بکرێ بۆ مناڵەکانی لەلایەنی حکوومەتی عێراقیەوە خەڵکە ئەچەوسێنەوە ملەتە چەوسێنەوە بەخوای گەورە هەتا ئێوارە ڕووینەوە سێ تەکسی دوو تەکسیەکەین مجموعی پارەکەمان 10,000 بۆ 15,000 دەرناچێت ئەگەر دەربچێت 10,000 15,000 بەڕاستی داواکەین وەزعەکە باش بکرێت بەس ئەوەنە مەعاش بدرێ و واز لە خەڵک بێنن کەسابەتەکەی بکە